سڵاوتان لەبێ بینەرانی سۆشیال میدیای جیهان پێشبینیەکەین بۆ یارەکەی ئەرجنتین و فەڕەنسا کە نهایی مۆندیالی 2022 قەتەر پێشبینیەکە چیە بۆ نهایی مۆندیال 18 مانگ ئەم ساڵ 2-3 ئەرجنتینی باتەوە بەڕای تۆ شێی باتەوە نهایی مۆندیال فەڕەنسا یا ئەرجنتین پێما بێ فەڕەنسای باتەوە چەند بەچەند 2-0 بەڕای تۆ شێی باتەوە فەڕەنسا یا ئەرجنتین بەڕای من وڵا ئەکەون پەنارتیاتەوە ئەرجنتین 2 فەڕەنسا 3 بەڕای تۆ شێی باتەوە نهایی مۆندیال شەوا بە سەرکەوتویانە ئەرجنتینی باتەوە و سێبێت بەڕای تۆ شێ نهایی مۆندیالە ئەرجنتین چەند بەچەند 3-0 بەڕای تۆ شێی باتەوە نهایی مۆندیال چەند بەچەند 5-0 بەڕای تۆ شێی باتەوە ئەرجنتین یا فەڕەنسا فەڕەنسا 3-0 بەڕای تۆ شێی باتەوە نهایی مۆندیال ئەرجنتین یا فەڕەنسا وڵی فەڕەنسا بەس خۆی یعنی ئەگەر ڕاستی بڵێ زۆر سەختە چونکە هەردوو لە بەڕاستی زۆر بەقوتە بەڵام فەڕەنسا هێڵی دیفاعی زۆر باشە لەگەڵ هجومیان بەڵام ئەرجنتین بە زۆری هێڵی هجومیان بەقوترە چەند بەچەند وڵا بەڕای من 2 بێک بۆ فەڕەنسایان 1 بێک ئەڕاتە پەنارتی بەڕای تۆ شێی باتەوە فەڕەنسا یا ئەرجنتین بەڕای من ئەرجنتینەی باتەوە شوی یارەکە زۆر قورسە یعنی دیفاعی فەڕەنسا لاوازە بە زۆری ئەرجنتین وەسەتیان زۆر بەقوت دیارە 502 هجوم لەگەڵ 3 دیفاع هی فەڕەنسا 5 دیفاع 301 هجومە یعنی پێیان ناکرێت لەوە چ 3-2 ئەرجنتین بیبات بەڕای تۆ شێی باتەوە نهایی مۆندیال ئەرجنتین یا فەڕەنسا فەڕەنسا بۆچی بۆ فەڕەنسا ئەگەری یعنی زۆرتری بۆنە فەڕەنسا یاری سرعەترە ئەقڵێتی بەسەر ئەرجنتین ئازاڵترە لە ڕوویاریکردنەوە زای دەنێش فەڕەنسا یعنی بکاتە سێ مۆندیال یعنی دووجار لەسەر یەکیش بیبە بەڕای تۆ نهایی مۆندیال شێی باتەوە ئەرجنتین 3-2 بەڕای تۆ شێی باتەوە ئەرجنتین یا فەڕەنسا بەڕای من فەڕەنسای باتەوە بۆچی فەڕەنسا یاری سرعەتەکانی فەڕەنسا دیفاعی زۆر بەقەوەتە ئەرجنتینش بەقەوەتە بەڵام فەڕەنسا یاری سەریعەکە هجومی سەریعە دیفاعی هەیە فەڕەنسا گۆڵی هەیە بەڕای تۆ نهایی مۆندیال شێی باتەوە فەڕەنسا چەند بەچەند 3 بێک بۆچی چونکە تیپەکەی حازرترە بەخۆتیش سۆسپاس بەڕای تۆ شێی باتەوە نهایی مۆندیال ئەرجنتینە چەند بەچەند 3-2 بەڕای من ئەرجنتینەی باتە 2-0 دوو بۆ فەڕەنسا یەک بۆ ئەرجنتین زۆر سپاسری باتیان فەڕەنسا سڵاو تافێگیان دەستە خۆش بێت خۆ دەزانیە مەجبوری بەڕازیل بووین بەزەوە خۆتان خۆش بەڵام وەکو خۆم حەزەکەم ئەم شەو فەڕەنسا بیباتەوە شاوشێک مامۆستا ئەو دێر منیش جمهوری بەڕازیلم لەبەرەوە کار حەزەکەم فەڕەنسا بیباتەوە میسی بدۆڕێ کۆتاییە بەڕای تۆ ئەرجنتینەی باتیان فەڕەنسا بەڕای من ئەرجنتینەی باتەوە 1-2 بۆ ئەرجنتین ئەم شەو کۆتاییاری مۆندیالە لە نێوان فەڕەنسا و ئەرجنتین منەڵێم 2-1 بۆ فەڕەنسا مامۆستا ئیم شەو کۆتاییاری مۆندیالە بەڕای تۆ ئەرجنتینەی باتیان فەڕەنسا بەڕای من فەڕەنسا 2-0 ئەرجنتینەی باتیان فەڕەنسا سڵاو لە تۆش تاوێگیان بەخێر بێن ڕاستی تشکیلی هەردوو هەڵبژاردە زۆر بەهێزە بوونی میسی خۆی چەکێکی زۆر گەورەیە بۆ هەڵبژاردی ئەرجنتین بەڵام ئەوشمان لەبیر نەچێت پێکاتی فەڕەنساش بەهێزە یاریزانی جیهانیان هەیە کلیان ئەمباپێیە یاریزانی باشیان هەیە لە هەموو مەرکەزەکان من پێم وایە هەچ هەڵبژاردێکی باتوانێت تووشی زەحمەتی زۆرە بێ یاریەکە ئاسانی ولا نابێتوانێت حەز و پێشبینی خۆشم هەردووکی بۆ هەڵبژاردی فەڕەنسایە پێم وایە هەڵبژاردی فەڕەنسا 2 بێگەی باتوانێت